قوتابخانەکانی عێشق و نیلوفەر ماوەی 30 ساڵە بەردەوامن لە بوون بە ناونیشانی پەروەردە و فێربوون لە شاری هەولێر. لە قوتابخانەکانمان کە خوێندن بە زمانی ئینگلیزی لەسەر سیستمی کامبریج پێشکەش دەکرێت، قوتابیەکانمان فێری 4 زمان دەکرێن. پرۆسەی خوێندن لای ئێمە لە باخچەی منداڵانەوە دەست پێ دەکات و هەتا قۆناغی ئامادەیی بەردەوام دەبێت و ئەو قوتابیانەی لای ئێمە دەردەچن وەک تاکێکی بەسوود بۆ خێزان و کۆمەڵگەکەی ئامادە دەبێت بۆ داهاتوو. قوتابخانەکانمان کە لە هەولێر و سۆران خزمەت بە کەرتی پەروەردە دەکەن لە سیستمی نێودەوڵەتیدا لەگەڵ جیهاندا یەک خراون. قوتابیەکانمان لە ڕێگەی بۆردی زیرەک و تاقیگەی زانستی و کۆمپیوتەر لە قوتابخانەکانماندا بە شێوەی پراکتیکی فێری زانستەکان دەبن. قوتابخانەکانی عێشق و نیلوفەر کە گرنگی بە گەشەسەندنی ڕۆحی و جەستەیی قوتابیەکانیان دەدەن لە سێگۆشەی خوێندکار و خێزان و مامۆستادا لە باخچەی ساوایانەوە ئامانجیان پەروەردەکردنینەوەیەکە کە هێندەی زانستەکانیان بە بەها کلتوری و جیهانیەکان گۆش کرابن. لە ڕێگەی ئەو چالاکیە زانستیانەی بە درێژایی ساڵ لە قوتابخانەکانماندا بەڕێوە دەچێت، ئاستی زیرەکی و زانستی قوتابیان بەرز دەبێت و لە هەمان کاتدا گرنگی تایبەت بە چالاکیە کلتوریەکان ئەدرێت بۆ پارێزگاریکردن لە کەلتور و نەریتەکانمان. ئەو هەوڵ و دیسپلینەی قوتابخانەکانمان لە ڕێگەی قوتابی و خێزان و مامۆستایانەوە دایڕشتووە لە ئەنجامی تاقیکردنەوەکانی وزاریشدا ڕنگدانەوەی هەیە. ناونیشانی سەرکەوتنەکان دیسان نەگۆڕاوە. بە گوێرەی ئەنجامی تاقیکردنەوەی وەزاری ساڵی 2024 دووەمی سەرئاستی هەرێم و یەکەم لە سەرئاستی هەولێر لە ئامادەی عیشقی کوڕان بوو. دوو قوتابیمان لە ئامادەیەکانی عیشقی کوڕان و نیلوفەری کچان توانیان پلەی چوارەم لە سەرئاستی هەرێم بەدەست بێنن. بە گوێرەی ئەنجامەکان حەوت قوتابیمان توانیان لە ڕیزی دەیەکەمەکەی هەرێمی کوردستان دابن. قوتابخانەکانی عێشق و نیلوفەر کە هەموو ساڵێک بە کۆمەڵێک نوێگەری و خۆشەویستێکی زیاترەوە بۆ پەروەردە و فێرکردن دەست بە ساڵی نوێی خوێندن دەکەن، شانازی بە سەرکەوتنە نێودەوڵەتیەکانیانەوە دەکات لە پاڵ سەرکەوتنەکانی لە تاقیکردنەوەی وەزاریدا. قوتابخانەکانمان کە نوێنەرایەتی هەرێمی کوردستان و عێراق دەکەن لە سەرئاستی جیهان سەرکەوتنێکی گەورەیان بەدەستهێنا. لە چەندین پێشبڕکێی نێودەوڵەتی وەک ئۆلۆمپیاتی بیرکاری نێودەوڵەتی IMO، پێشبڕکێکانی بیرکاری ئەمریکی MAA-AMC، پێشبڕکێی نێودەوڵەتی بیرکاری IMC، هیپۆ و تینێگڵدا قوتابیەکانمان نوێنەرایەتی کوردستان و عێراقیان کرد و سەرکەوتنی گەورەیان بەدەستهێنا. بە کۆی گشتی قوتابیەکانمان توانیان 16 مێدالیای ئاڵتون و 19 مێدالیای زی و 31 مێدالیای برۆنز بەدەست بێنن. لە کۆتا پێشهاتیشدا لە ئۆلۆمپیاتی نێودەوڵەتی بیرکاریدا قوتابیەکانمان کە لە تیمی عێراق بەشدار بوون توانیان 50 نمرە بەدەست بێن و ژمارەی پێوانەیی لەسەر ئاستی وڵات بشکێنن. هەریەک لە عەلی مێقداد و حاتم مێقداد لە ئامادەی عێشقی کوڕان توانیان مێدالیای برۆنز بەدەست بێنن. ئیلیان پشتیوان حەسەن قوتابیمان لە قوتابخانەی نێودەوڵەتی عێشقی ڕووناکی توانی مەدالیای ئاڵتوم بەدەست بێنێت لە پێشبڕکێی ئینگلیزی تینێگڵ کە لە وڵاتی مالیزیا بەڕێوە چوو. جگەلەوەش دوو قوتابیمان مافی بەشداریکردنیان لە پێشبڕکێی نێودەوڵەتی هیپۆ بەدەستهێنا کە بە بەشداری 85,000 قوتابی لە ئیتاڵیا بەڕێوە چوو. قوتابی قوتابخانەی عێشقی سۆرانی بنەڕەتی نێودەوڵەتی لیدا حەمرین بە سەرکەوتوویی بەشداری لە ئۆلۆمپیاتی نێودەوڵەتی زانستی لاوان IJSO کرد کە لە ڕۆمانیا بەڕێوە چوو. سەرکەوتنەکان گرنگن، بەڵام وەک قوتابخانەکانی عێشق و نیلوفەر گەورەترین سەرکەوتن بەلای ئێمەوە بریتیە لە داهاتوویەکی گەشت بۆ قوتابیانمان و دڵخۆشی خێزانەکانیان. قوتابخانەکانی عێشق و نیلوفەر بەم خۆشەویستیەوە ماوەی 30 ساڵە داهاتووی قوتابیەکانی ڕۆشنتر دەکاتەوە.